سڵاو ڕێز بۆ هەمووان بە خێراتنی خۆشەویستان و سابی ئەریان تیڤیەکەن. دیارە بەرنامەیە زۆرمان دوو بوون لەسەر گەڕەکی مەڵکەنی و شاری سلێمانی و گەڕەک کۆنەکان. لێرەش دیارە پێویستیان بە مەقامێکە بۆ من شتێکی بوون لە برای خۆشەویستم کاک ئەحمەد دەروێش کە ئەتوانم بڵێم دووەم هۆز و دووەم عەشرەت و دووەم بنەماڵن کە سلێمانیە دوای بابانی و کابانەکان لە سلێمانی ئەمان خاوەنی هونەرن و شارە ڕاستی. لەبەرەوە من شانازی بیۆکەم حەزم کرد بێکەوە ئەمیش پەرشێشمان بکە بۆنە ئەو گەڕەکانی مەڵکەنی و گەڕکۆنەکانی شار لەگەڵ مەقام و بەستەیەکی خۆشە. بەڕەنگی دەردوشێ حەزم کردم بەستەیەمی سەراسەر حزماتم بێ لە سیماوتە بەدیم کرد ئەی کەلی عمرێکی حەسرەت کرد ئەشێ بەختم هەمیشە ئاشنای بووری خەمێ نەدەرسی مەکتەبێکی خوێن نە ئوستادێ پەلی گرتی سرە بەرێزیەکە ئەم هونەرەی تێر کرد بە شەمشاڵ هەموو نەغمێکی گۆرانی لە تولانی لە تاکوردی بەسەر پەنجەی هونەرکردن بەدیلی کۆچی زاڵ ئەخوەندەم لە مۆسیقا خرۆشی ڕۆحی بێگانە میزاجی کوردەواری تێبچووە دەرەش عەبدوڵڵا دەدەی توخوام بەوناوکو ئای ئای ئایوانی حەیرانە شەپۆلی زەوقی میلیێ بەردەروونما تو چۆڵم کرد لەبی تۆبن گەلێ زیاتر بە ڕۆحم ئەشنەی وەڵڵا دای دەروێت سکاڵە لەگەر ڕۆحی کڵۆم کرد
ريحنا بالغدرة وكويلة جاكم بمكرة داي داي واي 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 بارا محبوبا تاني دوارا نسيني مداورا جيخا ديارا تدري كستيني شكستم دم خوش سواز بو بینرانی که سواز بو صافی ایران تیوی لنا رادیو ملی گران نشتوین یا محل سر مقامه بم نزدیکانه بو هاتنوی رفاتی شه محمودی نمر اشتک مانه لگه گروپی لورا آماده ما کردوا هر چند منز متواجد به بس گفتن یک کوپلی پیشکش این دواس طولی دبره به یک خوش ما کاری دکم اما آوازی منه ها رای محمد حسین برزنجی اگر یارمتی من برادران بس یک کوپله حسکم پیشکش کن ببینه رای پیچ کم مشتشی تازه پیشکش یعنی که بام نزدیکانه تاویج بکاری موسیقی و زمان که احمد ریوش دنی بخواد سر بام نزدیکانه کلیپکی کل شو فیلم چی دکومنتاریه لسر شه محمودی نمی‌فهم.
لساويتي بمينتي دا سباي خوتي شكستي داوا سباي خوتي شكستي داوا ئەمە چەکەبێ لە بەرهەمە تازەکانی ئەم ساڵمان کە بەڕاستی تەحەدای کۆرۆنا و کەرەنتینە و شتێکی پێەکەین و لەسەر مێژووی شاری سلێمانی لەسەر ئەو ڕۆژەیە کە ڕوفاتی شێخ مەحموودی نەمبریان هێناوەتەوە سلێمانی دیارە چ کارەساتی ڕوویەوە کاڵێ هەتا مردوش لە ئەوەی گریانی تا ئێستا نەدیوە بە گریان ئەم شعرە جوانەمان کردو بە ئاوازێکی جوان و ئەم ئاوازەیە بەم نزیکانە پێشکەش دەستخۆشی لە گروپی مۆزیکی دووری شەکەین زۆر مەشقی جوانیان بۆ دەستخۆشی لە هەموو لایەکەن ئینشەڵا بەم نزیکانە ڕووناچیە بینێ منازانم کاک عەزیمان هەر چایمە لایبەکە هەر ئەڕوا بەڵام ئێوە شتێکی تەکانێ لەسەر مەقامێک بۆ سلێمانی مەقامێکی سەفەر چووکە ئەوانە کە تایبەتمەندی سلێمانی هەیە مەقامی سەفەریشە ڕەبتە بە سلێمانی و خاشیەوە نا من ئاسای لایبەکەی ما ئاسایە بڕات من حەزم کە لێرە ئەمە کاک ئەحمەد یەکەم جارە بێتە ناو ڕادیۆ میلی گەڕیان بەڕاستی من سوپاسێکم حەزەکەم هەر لێرەوە خۆی حەزەکەم ڕۆژانە بەرەمەکانی و لێن حەزەکەم ئەگە خۆی گەورەی بنێنە لێرە داوا لە هەوادارین کە ڕۆژانە جوبیستی ڕێزم بۆ هەموو هەواداران و بینەرانی ئەم ڕادیۆیە هەیە کە بە سەرۆکایەتی لای بەڕێزم کاکە جەزایی ساز و کە لێپرساوی هەموو هونەرمەندانی میلی سلێمانیە سوپاسەکەین و ئێمە بەرهەمەکانمان لێرەوە لەم ڕادیۆوە بینەری ڕادیۆی کاگە جەزا بن ڕادیۆ هونەرمەندانی میلیە ڕادیۆی هونەرمەندانی میلی سەرکەوتوو بێ کە ئێمە لێرەوە بەرهەمەکانمان زیاتر بڵاو دەکرێتەوەوانێ و کاک جەزا پەخشێکە هیوادارم بینەر و بیسەری ئەو ڕادیۆیە بن سوپاس بۆ هەمولایەکە دەستی خۆش بێن مادەم وایە مەقامێکی سەفەریش پێشکەشەکەین هەم ئەوانش تەسویرەکە هەم ئێمەش دەتوانین بەکاربێنین Gene le birim diye amşara bu çiğe raza ve ser arz bu Ay canım le birim diye Gene le birim diye sebay Bandimiz gavur tecim Estar vakum Avsatana Bocvan isar her çağrım Ay canım can can
شولات ميوان أريا قريا دو قريا دو قريا دانا يا رقم سامو أرمان بريا يا رمان سامو أرمان بريا سپاس دەکەم سپاسی کاک ئەحمەدرێشی هونەرمەندی دیێرین و دەنگخۆشەکان سپاس بۆ ئەو دەنگە خۆشە سپاس بۆ بینەرانی پیجەکە بۆی برادرانی ئەریان تیڤی من لەوە زیاتر مەحتەر نەکەم سپاس لە رادیۆ میلی گەڕیانەوە ڕێزستا بوو ئێمە